ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastexwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانترین سلااو ئاراستەی ئێوە جوگرانی بەشی کوردی دەنجی ئەمریکا و کام بەرنمەیە لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە و هەروەها بە تایبەتی جوگرانی بەرنمەی هەفتانەی ڕەهەندی پێشاتەکان بێت سپاسان دەکەین کە تا ئێستاش دەگەڵ بەرنمەکانی تردا بوون. سێشەمە ئۆفیسی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بە زمانێکی زۆر تند ڕەخنەیگر لە گروپی میلیتانی ئیسلامی بۆکۆ هەرامی نایجیریا کە بەرپرسیارەتی ڕفاندنی زیاتر یا بڵێن نزیکەی 300 کچە قوتابی خوێندکاری لە نایجیریا گرتوۆتە ئەستۆ. ئەو گروپە وەک کۆیلە باسی ئەو کچانە دەکات و دەڵێت بەنیازە لە بازار بیان فرۆشێت و هەروەها بە شویان بدات. هەروەها ئەم ئۆفیسە هوشداریشی داوە کە یاسای نێونەتەوەی کۆیلەی و کۆیلەی سکسی بە تەواوەتی بربەند دەکاتوە. ئەم کارە بۆتە هۆی ئەوەی کە ڕەخنەیەکی نێونەتەوەی تند لەو گروپە بگرێت. کاربەدەستانی زانیاری یانی ئەمریکا بەرەو وڵاتە کەوتونەتە ڕێ تا یارمەتی نایجیریا بدەن کچانە بدۆزرێنەوە و بگەڕێنەوە ناو باوەشی بنەماڵەکانیان. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەم کۆمەڵەی خستۆتە لیستی ڕێکخراوەکانی تێروریستی جیهانی. ئەم بابەتانە دەکەینە تەوەری بەرنامەی ئەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان میوانەکانیشمان ئەم بەڕێزانن. عمەر چەنگیانی نووسەر و شکریە شێخانی ئەندامی پەرلەمانی هەرێم لە سەر لیستی کۆمەڵی ئیسلامی. کاک عومەر ئەم کاتت باش و بەخێر بێ بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. کاک عومەر کارمەندانتان و بیسەر و بینەرانتان خۆش. شکرێ خان جەنابیشت زۆر بەخێر بێ بۆ بەرنامە و سپاس دەکەم بۆ بەشداریت. زۆر سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەو بەرنامەتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین. بەڵێ شکرێ خان هەر لە لای جەنابەت دەمێنمەوە باسی هێندێک لە کاردانەوە ئامان کردووە بە درێژایی بەرنامە کاردانەوەی وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەها ژمارەیەک لە سەناتۆرانی ئەمریکا بە تایبەتی 20 سەناتۆری ژن کە نامیان بۆ سەرۆک ئۆباما لەو بارەیەوە نووسیوە و هەروەها کاردانەوەی کاترین ئەشتن بەرپرسی ڕێبازی دەرەوەی یەکگرتی ئوروپایی دەکەین. جەنابەت خۆت لە ڕابردوش مامۆستاژ بوویە کە دەبیسی ئەو گەنجانە لە قوتابخانە لە باتی بچنەوە باوەشتی دایک و باوکان ئەوا دەڕفێندرێن نیدی بەسخوا دەزانی ئێستا ترس و مەترسیەکدا دەژین. کاردانەوەی جەنابەت چییە؟ من وەکو پەرلەمانتارێک لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیدا ئێمە دەڵێن بەداخەوە کە لە هەموو جیهان بە شێوەیەکی گشتی وە لە جیهانی ئیسلامیش کۆمەڵی گروپی توندڕە و هەن و ئەم گروپانە زۆرێکیان بە ناوی ئیسلام و زۆریشتریان کە دروستکراون و زۆریشتر هەن کە لە ئاینە جیازیەکان بە تایبەتی لە ئاینی مەسیحی و یەهودی هەن و لە ئاینەکانی تریش و لە هەندێ ئەحزاب و لایانی تریش هەن کە گروپی توندڕەویان هەیە زۆرە هاشتی دش بە مرۆڤایەتی دەکەن زەرەر و زیانی زۆر بە خودی مرۆڤ و هەروها کەرامەتی مرۆڤ و هەموو شتێکی مرۆڤ دەگەێنن. لە ڕاستیدا ئێمە زۆر بە توندی ئیدانی هەموو کارێکی تند و تیژ و توندڕەو دەکەین و ئێمە دەڵێن بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پێکەوە ژیانە و ئاینی تەداوی و لێبوردەوی و خۆشەویستی و ئاشتیە. جا بەڕاستی ئێمە ئیدانین هەموو کارێکی تیرۆریستی دەکەین و دەڵێن ئەم زۆرە کارانە بەڕاستیدا هیچ پەیوەندیەکی بە مرۆڤایەتی نییە و هیچ پەیوەندیەکی بە ئاینە ئاسمانیەکانەوە نییە، بەڵکو ئەم زۆرە کارە تیرۆریستیانە ئەم کارە ڕەویانە کە هەموو زەرە و زیانێک بە مرۆڤ دەگەێنێ ئەمانە دوورن لە هەموو ڕەهەندە ئاینی و نیشتیمانی و ئەخلاقیاتەکان. بەڵێ کاک عومەر چەنگیانی پێم خۆشە کاردانەوەی خۆدی تایبەتی خۆت ببیسم دو پرسیار ئاراستەیەوە دەکەم فەرموو. سەرەتا بە ئاەتێکی قورئان دەست پێ دەکەم. خۆی گەورە پێمان دەفەرمێت لە سوورەتی الأنعام ئاەتی 152 وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى. ئەو کاتەی ئێوە قسە دەکەن دادپەروەر بن لە قسەکانتانە با ئەو قسەیە ئەو کاری ئەنجامی دەدەن
لەگەڵ نزیکترین کەسی خۆشتان بێ. بەر لەوەی من هێرش بکەم یاخود دەستی تاوان درێژ بکەم بۆ ئەو گروپەی کە بە ناوی بۆکۆ حەرام لە نێژیریا ناسراوە و ئەو کارەی ئێستا هەیە دەدرێتە پاڵ ئەوان. بەر لەوەی من ئەوە بکەم دەبێت بپرسم ئایا تا چەند ڕاستە کە ئەو گروپە ئەنجامیان داوە و ئایا تا چەند ئەو گروپە لە ئیسلام تێگەیشتون وەکو دوو دەقی گەورەی نێو ئیسلامەتی قورئان و سەرچاوەی دووهەم فەرموودە دروستەکانی پێغەمبەر درود و سەڵاوی خوای لەسەر. دوای ئەمە دەڵێن کاردانەوەی ڕفاندنی ئافرەت لە نێجیریا لە لای من هاوتایە بەو کاردانەوانەی کە لە ژیان و ڕۆحی ئێمەدا دینی دروست کردووە لە کاتێک کە کچی کورد ئەلفال دەکرا و ئێستەیش خانمی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر باسی ئازادی ئافرەت لە ژێرناوی ئیسلامدا بە فەڕدی لە زیندانەکان تون دەکرێت و بگرە بەرەو پەتی سێدارەش دەبرێت. بەڵێ زۆر سپاسان دەکەم. بە جۆمان لە قسەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری بیتن کە دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەش لە تەنیشت بەرپرسی ڕێبازی دەرەوەی یەکەتی ئەوروپایی کاترین ئەشتن باسی ئەم ڕفاندانەی کرد و بەڕێزگەری ئەمەی هەبوو بڵێت دوای دەگەڕێنە وڵاتان. We remain deeply concerned about the welfare of these young girls, and we want to provide whatever assistance is possible in order to help for their safe return to their families. بەڕێزکەری دەڵێتن ئێمە بە قوڵی نیگەرانی سەبارەت بە سەلامەتی ئەو کچە گەنجانە ئێمە دەمان هەوێت هەر یارمەتێکی پێویست بێ و ممکن بێدابین بکەین بۆ ئەوەی بە سەلامەتی بگەڕێنەوە ناو باوەشی بنەماڵە و خێزانەکانیان. بەڕێز هەمەر چنگیانی لە لای جەنابەت دەمێنمەوە باسیەوە دەکرد کە ئەم گروپە تا چەند لە ئیسلام تێگەیشتونە و ئایا بزانین کە ئەو گروپە کردوێتی بخۆ دەزانی لە سەرەتای ئەم هەفتەیە ڤیدیۆیەک بڵاو کراوە کە ڕێبەری ئەم گروپە داعا دەکاتن کە ئێمە کچەکانمان ڕفاندن و بەو شێوەیە. مەبەستی جەنابەت لە تێگەیشتن لە ئیسلام چییە؟ چونکی بە ناوی ئیسلام دەکرێت هێندێک زار دەبینین کە شت بە تایبەتی تونڕەوی لە ساڵانی ڕابردووکراوە ئیسلامیەکان زۆر جار دەڵێن ئەمە ئیسلام نییە، بەڵام ئیسلامیەکان لە هەمان کاتیش نەهاتوونەتە دەرێ کاری ئەوە بەگشتی بە توندی ناپەسەند کەن کە بۆ جارێکی دیکە شتی ئەوە ڕوو نەداتەوە. خوشکی بەڕێزم ئەم کارە لە بەدەستەواژە ئیسلامیەکەی توندی بەرامبەر بە ئینسان دادەندێ. ئیسلام وەکو گەڕانەوە بۆ سەرچاوەی پیرۆزی قورئان، سەرچاوەی قورئانی پڕ لە بەخشش، سەرچاوەی فەرموودە و ئاکاری محەممەد صلی الله عليه وسلم بە تایبەتی لە هەڵسوکەوتی محەممەد صلی الله عليه وسلم بەرامبەر بە خانمان، بەرامبەر بە ئافرەتان جیهانێکی تایبەتیە کە دەچینە نێو ئەو جیهانە تایبەتی ئیسلام لە خودی قورئان و لە ئاکار و فەرموودەی محەممەد مصطفى صلی الله عليه وسلم بۆمان دەرەکەوێت تابلۆیەک لە بەردەممانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ خياركم لنسائه وأنا خيركم لنسائه. لە هەموو کەس باشتر لە نێو مرۆڤەکانە کەسێکە بۆ ژنگەلی باش بێ، منیش لە هەمووتان باشترم بۆ خانمان. وە ثابتیش نییە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت لەو شەڕانەیشە کە گرێبانی محەممەد صلی الله عليه وسلم هەرگیز ئافرەتێک کوشرا بێ با لە جەنگیشە گیرا بێت. ئەم تاوانەی کە ئەنجام دەدرێ ئەگەر واقعا ثابتیش بێت، چونکی گرتەی ڤیدیۆیی لە لای من دەکرێت زۆر شتی گرتەی ڤیدیۆیی بکرێ و دەکرێت سیاسەتی زلهێزی دنیاییش لەو دی و زۆر شت بن بۆ حەڵالکردنی کارێکی سیاسی گەورەتر. من ئێستا جەنابتان لە ڕێی ڕادیۆ بەرنامەکەکەین لەسەر مێزەکەمێکێ لەو کتێبانی کە لە بەردەستمایە بەر لە جەنابتان پەیوەندی بکەن بەدەستمەوە بوو مذەکرات کیسنجەر فی البەیت الئەبیض لە ساڵی 68 بۆ 73. ئەو کتێبە لە بەردەستایە ئەوە بۆ جاری چوارەمە دەیخوێنمەوانەیە کە چوار بەرگە یاداشتەکانی کیسنجەر. من لەوە تێدەگەم کە دەکرێت لە سیاسەتی نێودەوڵەتی جیهانیدا بۆ ئەنجامدانی کارێک کاری نەخشە بۆ کاری گەورە بابکێشێ و شتیش بکرێ. بەڵام ئەم ئیشە کە دەکرێت هەر کەس بە هەر پاساوێ بکە، مسلمان بێت و بە غەڵەت لە دین تێگەیشت بێ، نەک ئیدانە ئەبێ تووشی سزای یاسایی ببێ
و بحقی خۆی باشە. بگات ئەگەر سیاست مەدارێک بیکە بۆ ئەنجامدانی ئەم ئیشە بکە بۆ گەیشتن بە بەرامێکی سیاسی دەبێت ئەو ئینسانە ئەو لایەنە دابندێ بە هەڵسوڕنەر بەگەیەنەر بەجێبەجێکەری کارێکی نامرۆڤان. بەڵێ بەڕێز شکرێ شێخانی پەرلەمانتاردینێ و لای جەنابەت دەکرێت جەنابەت بەگشتی وەڵامی ئەو پرسیارە بدەوە بابی خەینە باسی دیکەش لە ئەفغانستانی شەبوونە دژی تاالبانیش کاتی خۆی هەر دژی خوێندنی کچان بووە لە پاکستان یوسف مەلالە یوسفزای بۆتە سیمبل بۆ مەسلەی خوێندەواری کچان دەکرێت جەنابەت باس بکەی چۆن دەکرێت ئەمە لێک جیا بکرێتەوە ئەو دژایەتی کردن بە تایبەتی دەگەڵ کچانیان کچان زیاتر دەمەترسیدانە لەلایەن گروپە تونڕەوە ئیسلامیەکان جیا بکرێتەوە لەوەی کە بەڕێز هەمەرچنگیانی کوتی کە ئیسلام بەو شێوە ماملە یا هەڵسوکەوت دەگەڵ ژن و دەگەڵ کچ ناکات. بەڵێ لە ڕاستیدا من دەڵێم هەرگیز نابێ ئێمەستەم لە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێن بەوەی کە کەسانێک هەڵوێز دەکەن یا خود فتوا دەردەکەن یا کردار و ڕفتارێک و ئاکارێکیان لێ ڕوودەدار بخرێتە ئەستۆی ئاینی پیرۆزی ئیسلام. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پاک و بێگەردەوە ئاینێکی ئاسمانیە لەلایەن خۆیەکی زانا و دانا و کاربەجێ نێردراوە بۆ سەرجەم مرۆڤایەتی و پرۆگرامێک بۆکو پرۆگرام و بەرنامە بۆ سەرجەم مرۆڤەکان. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو معلومە گرنگی داوە بە هەموو لایەنەکانی ژیان یەکێ لەم لایەنە ڕێخستنی ژیان و هەروەها پەروەردە و فێرکردن کە بەشێکی زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئێمە دەڵێن پەروەردە ئینجا فێرکردن و فێرکردن ئینجا پەروەردە، بەڵام پەروەردەکە لە پێش فێرکردنەکەیە چونکە ئەگەر فێرکردن هەبێ بەڵام پەروەردە نەبێ ئەمە هیچ زادمانەی ئەخلاقیات پێش علم و معرفەت ئینجا علم و معرفەتیشی لەگەوێ ئەمە هەردووچیان یەکتری تەواو دەکەن. دیارە ئێمە چەندەها فەرمودەمان هەیە لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری ئیسلام دروستسڵای خۆی گەورەی لەبێ و هەروەها چەندەها ئاەتمان هەیە کە ئاماژە بەوە دەکا کە علم و فێرکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام چەند گرنگە. سیرکە خۆی گەورە فەرمان بە پێغەمبەر دەکات دروستسڵای خۆی گەورەی لە پێش هەموو شتێک وەقول ڕەبی زیدنی علما. دەی لە کاتێکدا خۆی گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەتی مائیدە ئاماژە بەوە دەکا ئەو سەگەی کە متعلم بواتە سەگێک بێ فێرکراوە بێ ئەو سەگە پایەبەرزترە و باشترە لە سەگێک کە هیچ نەزانێ فێر نەکرابێ. زي مرۆڤ خۆی گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. چی ئەمە جیا دەکاتەوە کەسێ بزانێ و کەسێ نەزانی ئەم دوایان وەکو یەک دەبن هەرگیز وەکو یەک نابن وەکو کەسێکی شێر و کەسێکی چاوساغا. جاسێر کە پێغەمبەری خواست دەفەرمێ لە فەرمودەیەکدا دەفەرمێ اطلب العلم ولو بالصين دەفەرمێ داوای زانش زانیاری بکەن لە هەر شوێنێ بێت تەنانەت کە ئەگەر لە سینیش بی کە وڵاتێکی زۆر دوورە و کە هیچ پەیوەندی باشە شکری خان جەنابەت باسیەوەت کرد پێم خۆش بوو کە بەدەی بەیارمەتی جەنابەت زۆر پێم خۆش بوو کەوە تێناگۆڕە ئەی باشە ئەم لێ تێنە گەیشتنی ئەم لایەنەتون ڕەوانە بۆچی دەگەڕێنیەوە جەنابەت؟ بەڵێ من دەڵێم بەڕاستی بەداخەوە زۆریش بەداخەوە هەندێ لەو گروپە تونڕەوانە یا ئەوە تا تێنە گەیشتون ئاینی ئیسلامیان بە کولی وەرنەگرتووە بەڵکو جزئێکیان وەرگرتووە بەشێکیان وەرگرتووە تەنها چوونەتە سەر ئەم ئاەت و حەدیثانە یعنی وەکو برێ جزئەکەی جزئیان وەرگرتووە بەڵام بە کولی ئاینی پیرۆزی ئیسلامیان وەرنەگرتووە. ئەمە لەلایەک و لەلایەک تریشەوە دائیمەن پەنا دەبەنە بەر ئەو مەذهەبە توندڕەوانەی کە زۆر توندڕەون و هەرگیز پەنا نابەنە بۆ بە شێوەیەکی گشتی سەیری هەموو مەذهەبەکان بکەن ئەوەی کە کامە گونجاوە لەگەر چونکە بەڕاستی ئیسلام ئێمە هەندێ ثابت و متغیراتمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام یعنی هەندێشت هەیە ثابتە ناگۆڕێ بە پێی زەمان و مەکان دەوری تیا نابینێ بەڵام هەندێک شتێ متغیراتە بە پێی زەمان و مەکان دەگۆڕێ. دەی ئێستا ئەگەر من دڵنیام لەوەی کە ئەگەر ئێستا پێغەمبەری خوا بژیا بە سواری کارە دەبوو سواری ئەسب نەدەبوو. ئەگەر پێغەمبەری خوا ئێستا لە ژیان بە ئەنتەرنێتی بەکاردەهێنا ئەگەر پێغەمبەری خوا ئێستا لە ژیاندا بە هەولی دەدا سوود لە قەمەر سماعی وەربگرێ تابێ بەداخەوە کەسانێک کە بەم شێوازە بیر ناکەنەوە نایەنێ دانەی ئیسلام هەر وەکو برێ یعنی وەکو برێ لە بازنەیەکی تەسک وەربگر و لە بازنەیەکی تەسک تەطبیقی بکەن. ئەمەش دەڵێن ئێمە دەڵێن بەڕاستی ئەمە لە ڕاستیدا ئەمە بەم شێوازە نییە چونکە خۆی گەورە
پێشکەوتن و تەقدم و ئەمانەی زۆر هانی مرۆڤایەتی داوە دەی چەندەها موعجیزەهەوە کە بۆ کەسە لە کاتی خۆی ئاماژەی کردووە بە یارمەتی جەنابەت بە یارمەتی جەنابەت چونکی ماوەمان زۆر نییە بەداخەوە ئەگەر وڵامی پرسیارەکانتان زۆر بە کوردی بدەنەوە بەڕێز حومەر چەنگانی ئەدی ئەرکی مامۆستا ئاینیەکان چییە بۆی کە ئەم لێ تێنەگەیشتنە و قوڵتر نەبێتەوە بە تایبەتی بە خۆ دەزانی لە جیهان شەڕێک بەردەوام بە ناوی شەڕی دژە تۆرۆر و کۆمەڵە تونڕەوە ئیسلامیەکان زۆر دەستیان لە کاری تروریستی داوە یعنی ئەرچی زانایانی ئاینی لەو بارەیەوە چییە؟ سپاس ئەرکی زانایانی ئاینی جارە با بزانین زانایانی ئاینیشن بێگومان زانایانی ئاینی بریتین نین لەوانە کە مندیلێکی سپیان بەسەرەوە بێ یاخود لە پارتێکی سیاسی دینیە کار بکەن و پیان وترا بێ ئەندام ئیتر بۆ بووبن بە زانای دینی یاخود هەودری بڕوانامە بن پێویستە بزانین میکانیزمی ئەو شتە ئەو بەزانابوون گەڕانەوەیە لەبەردەم و دروستبوونی پەیوەردە و گۆشبوون لە بەردەمی گەورە مامۆستا معتەبەرەکانی موسڵمانانە ئێستا و لە کۆندا کە ئەرکە پیرۆزەکەیشیان بریتیە لە دوو خاڵی زۆر گرنگ کە هەموو جارە ڕەحمەتی شێخ محەممەد ناصرالدین ئەلبانی بەکاری دەهێنا و دەیفەرموو التەربیە والتەصفیە پەروەردەکردن و بە خۆدا هاتنەوە هەمیشە لە خۆ ناڕازی بوون بۆ نزیکبوونەوە لە خوا زیاتر هەمیشە پەروەردەکردن و گۆشکردن بە پەروەردەکەی محەممەد صلی الله عليه وسلم بەو شێوەیەی کە بە پێی زانست بێ کە وەکو ئەو خوشکە بەڕێزە ئاماژەی بۆ کرد بڵێ بەکارهێنانی ئیسلام بۆ مەرامێک غیری مەرامە پیرۆزەکەی کە بۆی هاتووە کە ئیسلام خۆی بۆ هیدایەت هاتووە نەک بۆ ناڕەحەتکردنی مرۆڤایەتی ئێمە گەڕانەوەمان بۆ لای زانایانمان دەبێتە هۆی بەختەوەریمان پشتیوان بەخوا وەلانانی زانا باشەکانمان کە بە فەهمی شەریعەت کە بە تێگەیشتن لە مەقاصدی ئارمانجی داڕشتنی شەریعەتی خوا ئەو گۆژ نەبوون لە بەردەستی ئەو مامۆستایانەیە ئاکامی وای لێ دەکەوێتەوە گەڕانەوە بۆ لای ئەو مامۆستا بەڕێزانەی کە پسپۆڕیان لەو مەقاصدی شەریعەیە هەیە بێگومان دەبێتە هۆکاری بەختەوەری و دوو کەمکردنەوەی هاوڵەکان ئێمە ڕەنگە یەکێ لە ریشە سەرەکیەکان بۆ ئێمەی خەڵکانی ناو مزگەوت و بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ئیسلامی و لە شوێنەکانی دیکەشە کە موسڵمانی تێدا هەیە کەمبوونی زانستی شەرعیە بەو شێوە پیرۆزەی کە میانڕەویەکەی کە محەممەد صلی الله عليه وسلم لەسەری ڕۆیشت و لە زانکۆکەی خۆیدا هەزاران صحابی پەروەردەکرد. بڵێ پێم خۆش بوو ئەو پرسیارە لە هەردووکتان بکەم من زیاتر لە ساڵێکە لەسەر ئینترنێت ئەوەندەی توانی بم جۆم لە خوتبەی مەلاکان ڕاگرتووە کە لە هەرێمی کوردستان دەدرێتن هێندێک جار زۆر لام سەیرە وەکو ڕۆژنامەوان کە ئەو قسانەی کە دەیکەن تەنانەت نەکبوو بەر بەدژی دەسەڵات هەر بۆی کە هێندێک جار ئاراستەیەکی هاندەرانەشی پێوە دیارە بەڵام کە ڕۆژنامەوانەکان ڕخنەیەکی زۆر کەمیش لە بەتایبەتی باسی گەندەڵی دەکەن لە کاربەدەستان دەگرن بە توندی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێت و سەرکوت کراون و تەنانەت هێندەچیان گیانیان لەو پێناوە لە دەستداوە ئایا بەڕای جەنابەت وا باش نییە بۆ سەلامەتی کۆمەلگاش بی چونکی کۆمەلگا تەنها لە موسڵمانەکان پێک نهاتووە لە ئاینەکانی دیکەش پێکاتوە وا تەندروستتر نییە کە تەنانەت خۆی با بڵین هێندێک کۆنتترۆل هەبێتن بەسەرەوەی کە بەتایبەتی بە گەنجی کە تازەوی ڕدەگاتن و دەوروبەری ناوچەیەکی ئارامە کۆنتترۆل بەسەردا هەبێت چاکتر نییە بەڕای جەنابەت بەڕێز عومەر چەنگیانی خوشکی بەڕێزم بێگومان ئێمە لە ئاستی دەوڵەتان و مێژووی دەوڵەتانە هێشتا زۆر ساواین چەند ساڵێکی کەم نابێتە ژمارە لە مێژووی وڵاتاندا ئەو ئەزمموی ئێمە ئەزممونێکی کەمە ڕەنگە لە داهاتوودا بەخۆ داهاتنەوەی زۆرتر هەبێ ڕەنگە ئەو هەڵانەی ئەو قافی پێش و وەزارەتی ئەو قاف لە قۆناغەکانی پێشووترە جار لەگەڵ جاری بەرەو باشتر هاتووە ڕەنگە لە داهاتوشتا زۆر بەرەو باشتر بڕوە بێگومان مامۆستایانی ئاینیش زادی ئەم خەڵکن خەڵکی ئێمەش هێشتا عەقڵیەتی فەهمی لێک حاڵی بوون و دیموکراسیەت و لێقتر قبولکردن و دانوساندن لە ناویانە وەکو خۆی پێویست نیە دەبینی لە پرۆسەیەکی دەنگدانە لە باتیەوەی بیرکرێتەوە دەنگ بدرێ بە کەسایەتێکی پرۆفیسۆری میانڕەو دەبینی بە هەزارەها دەنگ ئەو خەڵکە
سادەیە ئەیدا بە کەسێک دووش وتاری هەینی خوێنێتەوە خەڵکی گریاندووە لە هەمان کاتیشە ئەو وتار بێژە کە تەمەشای وردەکاری ژیانی دەکەی نە ئەو شارەزایەیە نە ئەو بلیمەتەیە نە ئەو دینناسەیە بە فقهی ئیسلامی بەڵام لەبەرەوەی خەڵکی گریاندووە و ئوسلوبی ئەو خەڵکە ناوچەکە بۆ خۆی ناوچەیەکی گەرمە و ماوێتی بگاتە ئەو قۆناغی لە شتەکان وەکو پێویست بگا خوشکی بەڕێز. بەڵێ بەڕێز شکریە وەڵامی جەنابەت چییە؟ بەڵێ دیارە بەڵێ دیارە هەرێمی کوردستان وەکو مامۆستا ئاماژە پێکرد دیارە ئەزمونێکی زۆر دوور و درێژی نییە هەرچەندە جاروبار ئەم شتانە ڕوویان داوە لە هەرێمی کوردستان هەندێک لە مامۆستان و تاریک خوێندیان خوێندۆتەوە ئیتریا لە خوتبەکان لا دراون یا ئەوتە هەندێک جار هی خوێنەوەی خراپی بۆ کراوە ڕەنگە خوتبەکەی بەم شێوازە نەبێ بەڵام بە خوێنەوەی خراپی بۆ کراوە بەڵام سپاس بخوای گەورە هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراسی و ئازادی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو باشی دەچێت هەرچەند بێ من دەڵێم بەڕاستی دوو خاڵ هەیە حەز دەکەم ئاماژەی پێ بکەم ئەگەر دەرفەتم پێ بدەیت من دەڵێم بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆز فەرمێتی یا ئەیها الذین آمنوا ادخلوا فی السلم کافة یعنی بە تەواوی بڕۆنە ناو هەموو جۆرەکانی ئاشتەوایی دیارە ئاشتەوایی هەموو جۆرە دەگرێتەوە چ لە بازنەی خێزاندی چ لە بازنەی کۆمەڵگەبی چ لە بازنەی دەوڵەتداری بی چ لە بازنەی دوو دەوڵەت بی هەموو بازنەکان دەگرێتەوە دیارە ئەگەر ئێمە پێداچوونەوە بکەین پێداچوونەوەکی زۆر خێرا بە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین ئاینی پیرۆزی ئیسلام هەموو کاتێ هەر ئاشتەوایی هەڵبژاردە و ئاشتەوایی پێ باش بووە حەز دەکەم من ئاماژە بێک نمونە بکەم لە کاتێکدا سڵاحەدینی ئەیوبی کە وەکو پیاوێکی ناسرا و مێژونووسان باسییان کردووە لە کاتێکدا کە چووە بۆ فەتحی قودس ئیتر کە لە دەوروبەری قودس بووە ئافرەتێ بە پیلەوەتی کچەکەم خەریکە ئەوە خەریکی ولادەیە داوت لێ دەکەم ئەم هێرشە تۆزێ ڕابگری بۆ ئەوەی کچەکەم نەترسێ و منداڵەکەی بە سەلامەتی لەدایک بێ ئیتر سڵاحەدینی ئەیوبی ئەم بەڵێنەی پێداوە کە هێرشەکە ڕابگرێ حتا زۆرێک لە سەرکردایەتیەکانی کە لەگەری بووینە سەرکردەی سوپالەگەری وە ناڕەزای خۆیان دەربڕیەوە بەڵام ئەو تێتی ڕازیبوونی دلێک و سەلامەتی کەسێ لەلای من زۆر گرنگترە لە وڵاتێک ئیترم ئافرەتە پاشەوەی کە کچەکەی بە سەلامەتی منداڵەکەی بۆ کوڕێکیان بووە هاتۆتە لای سڵاحەدینی ئەیوبی سوپاسی کردوتی ئێستا دەتوانێت هێرشەکەی خۆت تەواو بکەیت و ئەم ئافرەتە موسڵمانێتی خۆی و هەموو بنەماڵەکەشی ڕاگەیاند هەموو کاتێ ئەمە هەڵوێستی موسڵمانان و ئاینی پیرۆزی ئیسلام بووە بەڵام بەداخەوە من دەڵێم لە هەندێک شوێندا چەندەها گروپ دروست کراون بە ناوی ئیسلام شت دەکەن و شت ئەنجام دەدەن هەر بۆ پیسکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و ناشرینکردنی ئیسلام لە پێش چاوی خەڵک باشە بەڕێز شکرخان دەگەڕێنەوە لای جەنابەت تکایە بەیارمەتیت کاتم زۆر نەماوە پێم خۆش بوو جۆمان لە بەرپرسی ڕێبازی دەرەوەی یەکەتی ئەوروپایی کاترین ئاشتن بێ کە ئەویش دوێنێ لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەم ڕفاندانەی کچەکانی نایجیریایی لەلایەن ڕێکخراوی بۆکۆ حەرام کە ئێدعا دەکات ئەو ڕفاندونیەتی ناپەسەند کرد با جۆمان لێبێ دوا دەگەڕێنەوە لای ئێوە بۆ دواوتەتان. They are teachers, dancers, politicians, they are scientists, they are mothers, they are women in the making who have a right to play their full part in their society, and what has happened to them is devastating for all of us, and we must do کاترین ئاشتن بەرپرسی ڕێبازی دەرەوە یەکێتی ئوروپایی دەڵێتن کچە ڕفێنراوەکان پاشە ڕۆژی نایجیریان هەروەکو بیستمانیش بە کورتی دەڵم چی کوتی ئەوان مامۆستان سەماکارن سیاسەتمەدارن ئەوان زانایانن ئەوان دایکن ئەوان ئەو ژنانن کە مافیان هەیە ڕۆڵی تەواویان هەبێت لە کۆمەلگادا و ئەوەی بەسەریان هاتووە ماڵوێرانیەکە بۆ ئێمە هەمومان و دەبێت ئەوەی لە دەستمان بێت بیکەین و بیان گەڕینەوە لای خێزانەکانیان و ڕێگە بگرین کە ئەمە قەت و قەت ڕوو نەداتەوە. بەڕێز چنگیانی زۆر بە کورتی لەوانەیە دەقەیەکشت کەمتر ما بێتن بۆ هەردووکتانێکی دەقەیەک لە دەستگاکانی ڕاگەاندنی کوردیش دەبینین باسی ئەوە دەکەن کە ژمارەێک لە گەنجەکانی هەرێمی کوردستانی عێراقیش چوونەتە بۆ نمونە لەناو گروپە تونڕەوەکان لە سووریا شەڕیان کردووە. چۆن دەکرێتن ینی ئەو بیرۆکە ینی باسی ئەوە بکرێتن زیاتر کۆمەلگا شی بکاتەوە گەنجەکان بەرەو ئاراستەیەکی تونڕەوی نەڕۆن بەتایبەتی لە هەرێمی کوردستان کە ئازادی زۆرە بەنسبەت وڵاتانی بۆ نمونە با بڵێن لە ئێران.
پێغەمبەر درود و سەڵاوی خۆی لەسەر بێ چۆلەکە پاساریەکی بینی خۆی دەدا بە ئارزا لە کۆڵانێکی مەدینە فەرمووی چێ ئەم کە چۆلەکە پاسێرەی وا لێ کردووە کە جوچکەکانی لێگرتووە کە زەرنەقوتەکانی لێ سندووە کە بێشۆکانی لێ سندووە بۆیان بیان دەنەوانێ ئیسلامێک ئاوا پەروەردەمان بکە محەممەد صلی الله عليه وسلم هەرگیز ڕێگە بەوە نادا کچی خەڵک کوڕی خەڵک لە ماڵەکانی یا لە قوتابخانەکان بڕفێندێن و لە ناو ببرێن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەمیش بێگومان دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بەتوندی ڕێوشێنی گرتۆتە بەر بۆ ڕێنماییکردنی باش لەلایەکەوە و بۆ ئەوەی بەرهەڵستیکردن و ڕێگرتن لەوەی کەچی دی لاوەکانمان تەفرە بدرێن و بنێرێن بۆ دەرەوەی سنوور بۆ شەڕێک کە پێویستە دراسەکردن هەیە لە ناحەقی و لە حەقیەتە. زۆر سپاس دەکەم. شکری خانتکە جەنابی نزیکەی 45 ثانیەت کات هەیە فەرموو دواوتت. بەڵێ من بڕوام وایە هیچ مامۆستایەکی ئاینی و هیچ حزب و لایەنێکی سیاسی ئیسلامی و غیری ئیسلامی هانی گەمزان نادەن بۆی بچن لە وڵاتێکی تر لە کاتێکدا کە هیچ شارەزاییەکیان لە وڵاتە نییە و لە کاتێکدا خەڵکی پیاوی ئەم وڵاتە خۆی ڕادەکا لە وڵاتەکەی خۆی ئامادە نییە دیفاع لە وڵاتەکەی خۆی بکە سزای ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان گەنجانی خۆی هەمدا کە بچێ بۆ ئەو. بەڵام من قەنەعەتم وایە زۆربەی گەنجەکانمان کە هەرچەندە ژمارەیەکی زۆر نیە ئەوانەی کە چوونە یاویستیانە بچن یاوانەی کە چوونە و کوژراون ئەمانە لە ڕێگای ئەنتەرنێتەوە لە ڕێگای سایتەکانەوە زیاتر هەڵخەڵەتێنراون و بەهۆی ئەوەی کە زۆرێک لە چاڵاچی ئەم گروپانە دەکرێتەوە کە بەنای ئەوەی جیهاد دەکەن و بۆ سەرکەوتنی زۆریان بەدەستینا بەنای خۆیان کە دیفاع لە ئیسلام و لە مسلمانان دەکەن. بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەم. شکرێ شێخانی ئەندامی پەرلەمانی هەرێم لە لیستی کۆمەڵی ئیسلامی و هەروەها بەڕێز مەمەد چەنگیانی نووسەر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاس بۆی بەڕێز زۆر سپاس سەرکەوتوو بوون. زۆر سپاس. هەروەها سپاسی بێ ئەندازە بۆ هاوکارم شوان ڕەشید کە بیرۆکەی ئەم بەرنامەیە لە لای شوان هات. سپاسی شوان دەکەم بە تایبەتی وا دەرهێنەرانی بەرنامە بڵام ئەندازیارانی دەنگ و ڕنگ جۆگڵ و باسکۆ و باڵەڕێج بوون لە لای منەوە محتەبەر شێروانی ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. ئێرە دەنجی ئەمریکایە بەشی کوردی.